لەسەر زەرەر و زیانەکانی لافاوەکە بەگشتی لە گەرمیانە و زەرەر و زیانانە چی بوون لە گەرمیانە ڕوویدا بەهۆی لافاوە؟ زەرەر و زیانەکان بریتێ لەوەی ئاو چۆتە ماڵانەوە، چەند دوکانێک بەڵێ ئاو چۆتە ناو دوکانەکانیانەوە، محاویری کارەبا سوتاوە لە ئەنجامی هەورە بروسکە. ئەوە وەکوتم دوژنەمانەیە لە ئاستی یەکەی دارەکان. ئێستا سەرقاڵی کۆکردنەوەی داتا و خەمڵاندنی زیانەکانن. نزیکەی چەند ماڵ ئاوی تێچەوە کاک جەلال؟ نزیکەی 150 ماڵ. چی ئەکرێ بۆ قەرەبووکردنەوەی ماڵانە قەرەبووەکرێنەوە؟ وەکوتم ئێمە ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەنجامی دێن، داتاکان کۆکەینەوە، خەمڵاندنی بۆکەین و ئەدرێتەوە حکومەتی هەرێم بۆی داوای قەرەبوویان بۆکەن. وەکە زانین دوێنێ لە کاتی لافاو یەکێک لە بربەستەکانی لافاو هەرەسی هێنا دوای بارانبارین، دوایوی کە ئێستا مەترسی باران نەماوە، چیەکرێ بۆی بربەستەکان توندوتۆڵ بکرێنەوە بۆ داهاتوو ئامادە بکرێن؟ ئێستا سەرقاڵی ئەوەنە هەر دەردوێنێ بربەستەکە چاکرایەوە، وەسا سەرقاڵیەوەن ئەو بربەستە بەهێزکەین بۆ ئەوی مەترسی شکادی لەسەر نەبێ و لەگەڵ تیمەکانی تر خەریکی ئەوەی کە ئەو ئاوبارە و ئەو شوێنانەی لادیەکان ڕێگەکانیان بڕاوە چاکەکەن.